سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرشی درەندانەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر خۆپێشاندانی ئاشتی خوازانەی ئاودانان، مانگرتنی دوکانداران لە شارەکانی دێهلۆران و ئاودانان، بەردەوامی میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان و وێران، بەردەوامی بایکوتی پۆلەکانی ئۆنلاین لە زانکۆێستنە و لە سێدارەدانی 13 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. هێرشی درەنجانەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر خۆپێشاندانی ئاشتی خوازانەی ئاودانان. شەوی دووشەممە و هاوکات لەگەڵ ڕۆژی چلەمینی گیانبەختکردنی عالیڕەزا سەیدی لە ڕۆتی ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی، خەڵکی شارستانی ئاودانان سەر بە پارێزگای ئیلام ڕژانە سەر شەخامەکان. بەپێو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، دانیشتوانی ئەو شارە بە وتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر و مەرگ و نەمان بۆ خامنەئی، خوازیاری ڕووخانی ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی و هەروەها سزادانی بەشداربوونی جەنایەتەکانی حکوومەت بوون. لە هەمان کاتدا هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بە مەبەستی کۆسایی هێنان بە ناڕزایەتیەکان هێرشیان کردوتە سەر خەڵک، بەڵام چاکاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە ژمارەی برینداران یان گیانبەختکردووان زانیاریەک لەبەردەستانیە. مانگرتنی دوکانداران لە شارەکانی دێهلۆران و ئاودانان. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ دەستپێکردنەوەی ناڕزایەتیەکان لە کوردستان وێران، دوکاندارانی شارەکانی دێهلۆران و ئاودانان بە گشتی دوکانەکانیان داخست. بەپێو وێنانێکە بڵاو بوونەتەوە، دوکاندارانی شارەکانی دێهلۆران و ئاودانان دژ بە سەرکوتی درەندانەی ناڕازیان و هەروەها بەهۆی بەڕێوەچوونی مەراسمی چلەمین ڕۆژی گیانبەختکردنی ناڕازیان سەرجەم دوکانەکانیان داخست و هەروەها خوازیاری پەیوەستبوونی شارەکانی دیکە بە مانگرتنەکانەوە بوون. ئەمە لە کاتێکدایەکە بە پێی راپۆرتەکان لە ڕۆژانی ڕابردوودا ژمارێکی زۆر هێزی سەرکوت ڕەوانەی شارەکانی پارێزگای ئیلام کراون و حکوومەت ئامادەکاری دەکات بۆ ئەوەی هەر چەشنە ناڕزایەتیەکی نوێ بە توندترین شێوە سەرکوت بکات. بەردەوامی میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان و وێران. بەپێ هەواڵی گەیشتوو ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا ژمارێکی زۆر ئۆتۆمۆبیلی تایبەتی سەربازی و هەروەها کۆمەڵێکی زۆر هێزی سەرکوتی ڕەوانەی شارەکانی کوردستان و وێران کردووە. بە وتەی سەرچاوەگەدارەکان، کۆماری ئیسلامی کە مێژوویەکی پڕ لە جەنایەتی لە دەورانی حکوومەتیدا هەیە، لە ڕۆژانی ڕابردوودا هێزێکی زۆری سەرکوتی ڕەوانەی شارە جیاوازەکان کردووە. بەپێو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون لە شارەکانی سنە، زاهێدان، ئیسفەهان، کەرەج و چەندین شاری دیکە، هێزەکانی ڕژیم لە کۆڵان و گەڕەکەکانی شاردا مانۆر دەدەن و هەوڵی چاوترسێنکردنی خەڵکی ناڕازی دەدەن. لە هەمان کاتدا لاوانی شۆڕژگێر لە شارە جیاوازەکان بە بڵاوکردنەوەی تراکت و نووسینی دروشم لەسەر دیواری شارەکان جەختیان لەسەرەوە کردووەتەوەکان ناڕزایەتیەکان بەردەوامە و دەبێتە هۆی ڕووخانی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی. بەردەوامی بایکوتی پۆلەکانی ئۆنلاین لە زانکۆێستنە. ڕۆژی ڕابردوو لە درێژەی ناڕزایەتی خوێندکاران لە زانکۆکان، ئەنجومەنی زانستی دەروونناسی زانکۆی شاری سنە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک بە ڕێوەچوونی ئۆنلاینی پۆلەکانی بایکۆت کرد. بەپێی راپۆرتی گەیشتوو، ساکاتی داڕشنی ئەم هەواڵە هێشتا بایکوتی پۆلی ئۆنلاینی خوێندن لە زانکۆێستنە بەردەوامە. لە بەیاننامەی ئەنجومەنی دەروونناسی ئەو زانکۆیەدا ئاماژە بەوەکراوەکە خوێندن لە زانکۆ بە بەشداری بە کۆمەڵی خوێندکاران لە پۆلەکان و هەروەها هەواهەنگی ناو زانکۆکان واتای هەیە و لەو کەشە ئێستادا کە پۆلەکان بە شێوەیەکی ئۆنلاین بەڕێوە دەچێت، پێویستە خوێندکاران هەڵوێستیان هەبێت. دەستبەسەرکردنی 4 ئەنجامی کادری دەرمان لە شنۆ، قوڕوە و سەبزەوار. لە ڕۆژانی ڕابردوودا 4 ئەندامی کادری دەرمان لە شارەکانی شنۆ، قوڕوە و سەبزەوار لەلایەن هێزەمدیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی دوایین زانیاریەکان، ئەو 4 شارۆمەندە بەناوەکانی
ڕێبین مۆلودی، موسا مەختومی، یوسف دهقانی و عەلی ڕەحیمی لەلایەن هێزەکانی ئێدارەی دەسەڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان کراون. جێگای ئاماژەیەکە سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. لە سێدارەزانی 13 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی سیناڕزایەتیەکانی خەڵک دژ بە لە سێدارەزانی بەندکراوان 13 زیندانی لە بەندیخانەکانی ڕژیم لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو 13 زیندانیە کە بەتەنیا ناسنامەی 10 کەسیان بە ناوەکانی ئەحمەد شەهبازی، سەقەر فەرهادی، قاسم ئۆمەرایی، عەلی قەشقایی، مجتەبا دهقان، محەممەد باقر جەمشیدی، حەمید مەردانپور، ناسر جابری، جعفەر فاتمی و نورۆڵڵا تەبەری ئاشکراکراوە بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی سیرجان، ڕەشت، ئیلام، بۆرازجان، جیرۆفت، ئەهواز، بەم، یەست، خاف و بیرجەند ئەعدام کراون. بەردەوامی گوشاری هێزەمنیەکان بۆ سەر خوێندکاران لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژی چلەمینی گیانبەختکردنی ناڕازیان لە ئێران 5 خوێندکاری زانکۆی زانستە پزیشکیەکانی تەورێز دەست بەسەرکراون. بەپێی راپۆرتی گەیشتوو 5 خوێندکار بەناوەکانی دانیال ئێرشادمەنێش، محەممەد ئەمین سۆڵتانزادە، عەلی پەروین، محەممەد ئەسەدی و ڕەزا محەممەدی لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا سەبارەت بەو تۆمەتانەیە کە خراوەتە پاڵیان زانیاریەک لە بەردەستانیە. شانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا بەدەیان چالاکی خوێندکاری و ئەنجامانی ئەنجومەنە خوێندکاریەکان لەلایەن هێزوو و ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە بانکێشت و لێپرسینەوەیان لێکراوە. کۆبوونەوەی کرێکارانی نەوت و گازی گەشتساران. ڕۆژی ڕابردوو کرێکارانی نەوت و گازی گەشتساران دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان بەشداربووانی کۆبوونەوەکە باوتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیم و هەروەها بە بەدەستەوە گرتنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایە دووەخراوەکان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، کۆتایی هاتنی جیاکاری لە حەقدەستەکان و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمنی شوێنی کار و تەزمینی ئەمنیەتی پیشەی بوون. دووە هەواڵ پشتیوانی بنەماڵی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ 108مین هەفتەی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە بنەماڵی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە چەندین شاری ئێران کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان بنەماڵی بەندکراوان لە کۆبوونەوەکاندا وێڕای ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەختکردووانی ڕێگەی ئازادی و بەرابەری و هەروەها پشتیوانی لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تاکاتی وەدی هاتنی ئامانجەکانیان و هەڵوەشانەوەی حکمی سێدارە هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی و ئازادی بەبێ مەرجیان درێژە بە خەبات و تێکۆشان دەدەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.